25 ساڵ لەمەوبەر 5 ئاداری 1991 لێرە لە ڕانیە ساتەوەختێکی مێژوویی بۆ کورد تۆمار کرا. ساتەوەختێک کە بووە دەستپێکی قۆناغێکی نوێی مێژوویی کورد لە باشووری کوردستاندا. 25 ساڵ لەمەوبەر خەمی گەورەی کورد ڕزگاربوون بوو لە ستەمکاری حەزبی بەعس. بۆیە دوای ئەوەی یەکەم چەخماخی ڕاپەڕین لێدرا لە ماوەیەکی کورددا زۆربەی شار و شارۆچکەکانی گرتەوە و لە 21 ئاداردا با ڕزگارکردنی کەرکووک کۆتایی هات. بەڵام لە ئێستادا و دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاپەڕیندا خەمی گەورەی هاوڵاتیان گۆڕاوە. لە ئێستادا خەمی گەورە نەبوونی پارە و دادپەروەری کۆمەڵایەتیە، خەمێک کە لە دوای سەرهەڵدانی قەیرانی داراییەوە چین و توێژە جیاوازەکانی هەرێم ڕۆژانە لە پێناویدا خۆپشاندان و مانگرتن ئەنجام دەدەن. 25 ساڵ لەمەوبەر لە سەردەمی ڕاپەڕیندا کورد لە باشووری کوردستان لە هەموو کات زیاتر یەکگرتوو بوو، لە هەموو کاتیش زیاتر گەشبین بوو بەداهاتوو. بەڵام لە ئێستادا ناکۆکی سیاسی باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە، هاوڵاتیانیش ناڕازیترن لە هەر کاتێکی دیکەدا. لە ئێستادا زۆربەی لایەنە سیاسەکان دانیان بەوە داناوە کە لە 25 ساڵی ڕابردوودا هەڵەی زۆر کراوە لە ئیدارەدانی هەرێمی کوردستاندا و سەرچاوەی ئەو قەیرانانەی ئێستا بۆ شێوازی خراپی ئیدارەدانی هەرێم لە ڕابردوودا دەگەڕێنەوە. بەشێکیش لە ڕەخنەگران پێیان وایە ئەوانەی دوای ڕاپەڕین بوونە دەسەڵاتدار بەسەر خوانێکی ئامادەدا کەوتن و هەر لە سەرەتاوە هیچ ڕوئیایەکی دەوڵەتداری و ئیدارەدانی وڵاتیان نەبووە. بۆیە هەر لە دوای ڕاپەڕین لە ماوەیەکی کورددا دەستیان بەسەر زۆربەی کەرەستەی کارگەکاندا گرت کە بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دادەنران و لە پێناو دەستکەوتی کەسی و حەزبیدا بە نرخێکی هەرزان بە وڵاتانی دراوسێیان فرۆشتن. جگە لەوەش ئەو ڕەخنەگرانە پیان وایە دەسەڵاتدارانی هەرێم لە جیاتی ئەوەی بیر لە پێشکەشکردنی نمونەیەکی سەرکەوتوو لە ئیدارەدانی وڵات بکەنەوە ماوەیەکی کورد دوای ڕاپەڕین هەر لە پێناوی دەستکەوتی کەسی و حەزبیدا جەنگێکی ناوخۆیان دەست پێ کرد کە ماوەی 4 ساڵی خایاند و جگەلەوەی بە هەزاران هاوڵاتی بوونە قوربانی ئاسەوارەکانی ئەو جەنگە تا ئێستاش بەردەوامە کە خۆی لە ئاسەوارەکانی دوو ئیدارەیی و نەبوونی متمانە لە نێوان لایەنەکاندا دەبینێتەوە. دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاپەڕیندا ڕەخنەگرتن لە خراپ ئیدارەدان سنوورەکانی هەرێمی کوردستانیشی تێپەڕ کردووە و لە ئێستادا کەم نین ئەو کەسانەی لە بەشەکانی دیکەی کوردستانیش ڕەخنە لە خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستان دەگرن. ڕەخنەگرانی حکوومەتی هەرێم لە بەشەکانی دیکەی کوردستان دەڵێن کورد لە هەموو بەشەکانی کوردستان ڕاپەڕینیان بە دەستکەوتێکی گەورە بۆ هەموو کورد دادەنە و لە سەرەتاوە گەشبین بوون بۆی دەسەڵاتدارانی کورد لە باشووری کوردستان بە پێشکەشکردنی ئەزمونێکی سەرکەوتوو هەستی متمانە بەخۆکردن لە ناوتاکی کورد لە بەشەکانی دیکەی کوردستانیش بەرز بکەنەوە. بەڵام لە ئێستادا ئەزمموی خراپ ئیدارەدانی دەسەڵاتدارانی کورد کاریگەری خراپی کردوتە سەر هەستی متمانە بەخۆبوونی تاکی کورد لە بەشەکانی دیکەی کوردستاندا بە جۆرێک کە نەیارانی چارەسەری پرسی کورد لە بەشەکانی دیکەی کوردستان ڕۆژانە لە میدیاکان و لە چەندین ڕێگەی دیکەوە ئەزمموی خراپ ئیدارەدانی دەسەڵاتی کوردی دەدەنەوە بە چاوی کوردانی بەشەکانی دیکەی کوردستاندا بۆ ئەوەی ئەوان بیر لە حکوومەت و دەسەڵاتی کوردی نەکەنەوە. سەرباری هەموو کەموکڕەکان دوای تێپەڕبوونی 25 ساڵ لە ڕوانگەی زۆربەی هاوڵاتیانەوە ڕاپەڕینەکەی 1991 قۆناغێکی پرشنگدارە لە مێژووی کوردە و دەستکەوتی گەورەشی بۆ کورد بەدواوە بووە. بەڵام بە بۆچوونی بەشێک لە چاودێران لە قۆناغی ئێستادا و لە یادی 25 ساڵەی ڕاپەڕیندا گرنگ ئەوەیە هەموو لایەنەکان بە چاوێکی ڕەخنەگرانەوە بەڕابردووی خۆیاندا بچنەوە و چیتر لە ڕابردووی پڕ لە ململانەی ناتەندروستان نەمێننەوە و بە ئەنجامدانی چاکسازی و ڕاستکردنەوەی هەڵەکان هیوا و گەشببینی بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە.